بخدي بابي من هر جيانا خود سبيك يعني خبات كربو ملتي كرد وما سروي فكرة يعني ماجي كخيزانوي ما قالك نخوشي ديتن جيانا خودا بس براستي يعني ام بخوش بين شكو مالزاني كو افتشتا تجربة بمدبو ملتي يدكتن صالح يوسفي اولو آيني نبو آينكي آزادي و سربستي بو كرد و كردستان و قطابخانه که و صدان هزاران قطابي لو قطابخانه درچن من يكيكم لو قطابانه ئەوەندەی کە من ئیناستم بیری لە بەرژەوەندی نەخۆی هی مناڵ و مناڵیشی نەکردەوە. صالح اليوسفي شخصية تجتمع فيه. صالح يوسفي کەسایەتێک بوو کۆمەڵێک سیفەتی جوانی تێدا کۆبووبووە ئەو پیاوێکی بیرمەند بوو بەڕاستی گەنجینەی ڕۆشنبیری بوو ئاگاداری وردی بارودۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی عێراق بوو تەنانەت بارودۆخی ناوچەکەش وللمنطقة عموما. ئەو ڕۆژەی کە ئێمە کۆنگرەمان کرد سەیدامان هەڵبژا بە سکرتێری حیزب عینی ڕۆژ ئەو ڕۆژە بوو کە سەدام مەجموعەی لە ئەندامانی قیادەی سەورە و حیزبی باسی هەمووی ئەعدام کرد. هادی عەلەوی لەسەرەوە مقالەیەکی دوور و درێژی نووسی بوو. ئەڵێ لە ڕۆژێکدا پیاوێک بە تەمەنەوە لە شار بوو هاوڕێکانی لە چیاکانی کوردستان هەڵیان بژا بە ڕئیسی خۆیان. ئەڵێ پیاوێکیش لە شار بوو هاوڕێکانی خۆی هەموو هێنای ئەعدامی کردن. جا عینی ڕۆژ تەبەن. ئەندەجار باسی کارێزمای کەسایەتی کارێزماکە مەسەلە باسی غاندیەکە باسی ماندێلاکە من پێم وایە بێترە دوو دەڵێم سەیدا ساڵح یوسفی ماندێلا و غاندی کورد بووە. پیاوێکی هادیئی لەسەر خۆی بێدەنجی دڵسۆز بۆ ئەو ڕێگایی کە هەیەی و ئامادە بوو بە ڕووتی بە برسی بەردەوام بێت لەو خەباتەی کە هەی بوو. سەیدا ساڵح یوسفی ساڵی 1970 لە شارۆچکەی بامەڕنە لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و قورئان لە سەردەستی دایکی فێر بووە. بۆ قۆناغی دوانەوەندی دەچێتە بەغدا و پاش تەواوکردنی خوێندن لە ساڵی 1938 وەک مامۆستا لە شارۆچکەی هەریر دادەمەزرێت. پاشان ڕووی کردوتەوە خوێندن و کۆلێژی دارالعلومی بە پلەی نایب تەواو کردووە و کورسێکی خوێندنی لە زانکۆی ئەزهەر بەدەستێناوە. بەڵام لەبەر نەداری دەست بەرداری بووە. سەیدا ساڵح یوسفی یەکێک بۆ لەوانەیە کە لە ئەساسە کە پارتی دامەزراویش دەوری هەبووە لە دامەزانی پارتی پێش ئێمە بۆ تەمان بەڵام لە عینی وەختیشا تەوی کورتبەروەەر بوو ینی پارتی بوو بەڵام پەیوەندی لەگە حیزبەکانی کەش باش بوو مەسەلەن لەگەڵ چەپەکان لەگە حیزبی شووعی لەگە سۆڤیەت لەگەڵ حرەکاتی تەحەڕڕۆن ئەمە سوای لێ کرد بوو کە ئەوانش خۆشیان بێتن دائیمە حەزیە کرد شەڕکەم بێ ئاشتی هەبێ گفتوگۆ هەبێ لەگەڵ حکوومەت لەگەڵ هەر لایەنێک و ناکۆچی لە ناو کوردانە بێ. سەیدا ساڵح لە مؤتەمەری دووەم بوو بە سەرۆکیەکێتی نووسەرانی کورد. جگە لەوەی کە وەزیر بوو دای مەکتەبی سیاسی بوو جێگری سەرۆکی ڕێکخراوی ئەوەی پێدەگوترێت ئافرۆ ئاسیاوی بوو. سەیدا یەکێک لە شاعیرانی ناوچەی بادینانە و چەندین شیعری کراوەتە سرود. جگە لە نووسینی هۆنراوە وەک نووسەر و ڕۆژنامە نووسی خاوەن چەمچی بە بڕشت و هزری نەتەوەی شۆڕژگێڕی هەردەم قەڵەمی لە کاردا بووە. کوردستان دێبێژین دێڕێژین خۆی ناخۆ هێزاخۆ خۆهاخۆ ژیار بێ دیار بێ ڕزگار بێ سڵاو بێ کوردستان دێبێژین دێڕێژین. بەردەوام طبعاً هەر دەنگەویێت دلێمەدا و هزرامە بە نادیرەنی شعرێکی عاتیفی نەنووسیوە هەمووی پەیوەندی بە جینی هەژار و بە برسی و بە فەقیر و بە خەباتی نەتەوە بۆ شتانە بوو. ئەوانەی کە سیاسەتیانەکرد بە مەقالە دەستیان پێکرد. مەقالەکانیش هەمووی سیاسی چینایەتی بوو بۆ هیچیان بە ناوی خۆیان بڵاو نەئەکرایەوە چونکە لە نەشەراتی حزبی بڵاوەکرایەوە. ئەو هۆنراوەکانی خۆی بۆ من دەخوێندنەوە هۆنراوەکانی لەبارەی عشق و سیاسەتەوە بوون. ئێمە تشتێک کردی بۆ کەیفەوی هاتباکی مە هەوزانێک چێکرد بە
دایم بێژمێ بابا مەهوزانەکە چێکری دە بێژ دە یاڵە بووم بێژە زۆر شارەزا بوو لە شاری مەلای جەزیریە لە شاری مەموزینە ئەحمەدی خانیە وكان زۆربەی کات بە کوردی شعرەکانی بۆ دەخوێنەوە و وەری دەگێڕا بۆ زمانی عەرەبی، بەڵام من لە هەست و ڕیتم و میوزیکی هۆنراوەکانی تێدەگەیشتم کە بە کوردیش بوون. على المفرد اللي يستخدمها. لە کۆتایی ساڵانی 30 و پاش کوشتنی مەلیک فەیسەڵ خۆپیشاندان دژی ئیسیعمار پەرەدەسەنێت، قوتابیانیش پێشڕەوی خۆپیشاندانەکان دەبن. بەم هۆیەش سەیدا و چەند لاوێک کۆمەڵەی بروسک دادەمەزرێنن. هەمان ساڵ بە سەرۆکایەتی ڕەفیق حەلمی حیزبی هیوا دادەمەزرێن و سەیداش دەچێتە ڕێزی ئەو حیزبەوە. تا ساڵی 1943 هیوا بە بەهێزی دەمێنێتەوە، بەڵام پاش ئەوە ناکۆچی دەکەوێتە نێوان باڵی چەپ و ڕاست، حیزبەکە هەڵدەوەشێتەوە. چەپەکان حیزب جێدێڵن و ڕاستڕەوەکانیش ناتوانن حیزبەکە ڕاگرن. ئەمەش بەهۆی ناکۆچی فکری ناسیۆنالیستی و سۆشیالیستی دەبێت. سەرەتای 1945 سەیدا و کۆمەڵێک لە هاوڕێکانی حیزبی ڕزگاری دروست دەکەن و لە ئابی 1946 حیزبی ڕزگاری هەڵدەوەشێتەوە و هەمان ساڵ پارتی دیموکراتی کورد دادەمەزرێن و سەیداش یەکێک دەبێت لە دەستەی دامەزرێنەرانی ئەم پارتە. ساڵی هەفتا پاش 11 ئازار ئەو بوو بۆ وەزیر، ئەوە مەسئولی لقی 5 بوو. ئێمەش لە ڕێخستن بووین، ڕێخستنی پارتی بوون، لە لق سەردارمان دەکرد و دەیبینین و جار وا دەبوو مەسەلەن بە ئیشێکی تایبەت هەبوایە لە هەولێرەوە تەوسیە کرابام، دوو جار بۆ ئیشیش تایبەت چوومەتە لای ناسینەکی ئەو تۆشی لەگەڵ من نەبوو، بەڵام ڕۆژەیە سەدان کەسی دەبینی و کەسێکی ڕەدە نەکردەوە. یەکەم ئیجازەی پارتی کە وەرگراوە لە عێراق ئەو بەشدار بۆ تێیدا گەلێک نەخۆشی دیتن وێ فترێ ظروفێتمانە هەند خوش بین، خوشکە منۆرین و برای مشێرزۆ دلکولیە بین، گەلە محتاجی مەصرفە بین، دێکا من مضطر بی کۆچت دەف بتش زێر بت ئەو بتن فروتن دۆبشێتن دەرباز ببینش مەڕەحلێت خۆی دیراسی دێکا من دەبراند يعني فقیرە يعني حالات اقتصادي تكرن ما بخوب خو يعني انت ما تكر السرخو يعني خوك ام الشرقوطه جدي كامل فقيره فصل كربين بابا مشينا موجود بي بس وقت بيجن رحمته خدي هر واسع بي مثلا او انشقاقي شصتو شوار زور هوليدا او جماعه جانبنا بسنه ايران وانا شرنا به بلام نيتواني طبعا هول ما داو بس رينكو بوو بەشەر بەڵام کە ئەوان چوونە ئێران لە ساڵی 64 سەیدا ساڵ یوسفی لەو بەینا ناوبرژی ئەکرد لە بینی لایەنی بەلا مستەفا و لایەنی مەکتەب سێزم. سەیداش بە هەموو تواناکانی خۆی هەوڵیدا جیابوونەوەکە ڕوونەدات، هەوڵی داوە بێلایەن بمێنێتەوە و ڕێ بە جیابوونەوە بگرێت، پاشانیش ئەندامەتی خۆی لە کۆمیتەی ناوەندی هەڵدەپەسێرێ. دەیویست هەم حیزبەکە بپارێزێ بەڵام چەندی پێی بکرایە محاولەشیە کرد و هەوڵێدا ئەو حیزبە دووبەرێکی تێنەکەوێ انشقاقی تێنەکەوێ. هو رجل كان يعي ويدرك ماذا يريد. پیاوێک بوو دەیزانی چی دەکات و چی دەوێت، ئەمەش زۆر گرنگە. کاتێک بەیاننامەی 29 حوزەیران دەرچوو پاشەوەی بارودۆخی کورد لە شوبات باشتر بوو، ساڵح یوسفی یاداشنامەیەکی بۆ سەرۆکی ئەو کاتی عێراق بەرز کردەوە. تێیدا داوای مۆڵەتی بۆ پارتی دیموکراتی کوردستان کرد، بەڵام ناڕۆشنیەک هەبوو و ماوەیەکی خەیان، ئەویشەوە بوو 3 خاڵی ناشکرا لە بەیاننامەکەدا هەبوون. یەکەم لێبوردنی گشتی، دووەم مۆڵەتی کارکردنی پارتی دیموکراتی کوردستان. پێویست بوو پارتی دیموکراتی کوردستان مۆڵەتی هەبێت تاوەکو بتوانێت ڕۆژنامە دەربکات. حکوومەت ڕێگیری هەبوو بۆ ئەم کارە، بربەستی دروست دەکرد، کەم و کوڕی هەبوو، لەبەر چی؟ لەبەر ئەوەی یاسای حیزبەکان نەبوو. سەرڕایەوەش سەرۆک ڕازی بوو بە دەرکردنی ڕۆژنامەیەک بە ناوی ئەتەئاخی، ئەم ناوەش سەرۆک کۆمار خۆی هەڵی بژارد. وهذا الاسم اختار رئيس الجمهورية نفسه. سەیدا دەبێتە سەرنووسەری تەئاخی کە ڕۆژنامەیەکی کراوە و
مڵکی تەواوی ڕۆژنامەنووسانی عێراق بووە. عەبدوڕەحمان عارف تا ئاستێکی زۆر هاوسۆز بوو لەگەڵ بزوتنەوەی کوردی. لەو باوەڕەدا بوو کە میلەتە میلەتی کورد مافی هەیە و پێویستە و مافەی پێ بدرێت. ئەم گەلە دەیەوێت ئازادانە کاری سیاسی و ڕۆشنبیری خۆی بکات. ئەم گەلە هاوبەشە. شاندی دانوستانکاری کورد بە سەرپەرشتی جەمال عەبدولناسر دەچنە بەغداد و ڕۆژی یەکەم بە زارەکی بەڵێنی ئۆتۆنۆمی بە وەفدەکە دەدرێت و ڕۆژی دووەمیش پارتی تۆمەتبەرکرا بە هاوکاری شیوعیەکان و پاشان لە دانیشتنی سێقۆڵی میسر و سووریا و عێراق داواکاریەکانی کورد پشت گوێخرا. شاندەکەش لە بەغداد دەست بە سەرکران و پاش چەند ڕۆژێک شاندەکە جارێکی تر لە کەرکووک زیندانی دەکەنەوە و نازم گزالی بەڕێوەبەری ئەمنی کەرکووک سەرپەرشتی ئەشکەنجەدانی شاندەکە دەکات و سەیدا ئەشکەنجەیەکی توند و بێئەندازە دەدرێت. پاش 8 مانگ لە زیندان و ئەشکەنجەی قورس و هەڵواسین پاش گەیشتنی حکوومەت و وەفدی پارتی بەڕێکەوتن شاندی زیندانی کرا و ئازاد دەکرێن. لە نیسانی 1966دا وەفدی کوردی هاتن و لە کاتی دانوستاندنەکاندا ساڵح یوسفی مناسی. سەرسام بووم بە کەسێتی ئەو، سەرسام بووم بە ڕۆشنبیریەکەی. لە مؤتەمەرەکەی کۆسنجاق کە وەفدەکە دروست کرا 63 لەگەڵ بەعسیەکانەویش ئەندامی بوو لە ئەندامی وەفدەکە و ئەو بوو گرتیشیان لە پاشا لە کەرکووک ماوەیە بەند بوو وەفدەکەیان گرت حزبی بەعسوانە لە پاشا لە 64 و 66 و لە 7 لەگەڵ ئێمە عزوی وەفد بوو لەگەڵ ئێمە کە چوین 11 ئازار و 7 دائیمە ڕۆڵی هەبووە لەوە چونکە قەناعەتی وا بوو کە بە شەڕ کێشە حەل نابێ. حکوومەتی عێراق فەیدەکانی دەرکرد بوو ژمارەیەک لە فەیدەکان بەناوی ئەوەی کە ئەوانە ئێرانیدا سکرتارەتێکی قوتابیان بەیانش توندی دەرهێنا دژی حزبی بەعس و لە کۆلیجەکان بڵاو بووەوە بوو بە توندی بینی ئێمە و حزبی بەعس. ساڵح یوسفی هەندێکمانی بان کرد لە لق لەگەڵ ئێمە دانیشت و گلەی لە ئێمە کرد گوتی نەدەبایە ئەو بەیان دەربکەن ئێوە دەبایە پرس بە ئێمە بکەن ئێوە خوێنگەر من نازانن و ئێمە ڕێکەوتنێکمان هەیە لەگە حزب بەعسە. ئەو ڕێککردنەوە ڕێکەوتنە چەند قۆناغەچوو لە پێشە ئێمە هەمومان دژی ئەو سیاسەتین کە دەرکردنی فەیدەکان بەڵام خۆ قەراری شەڕمان نەداوە جارێ 3 ساڵمان لە پێشێ تاوەکو بەیانەکە جێبەجێ بکرێتن بۆیە هەر بڕیارێک دەبێ مەدروست بیتن سەرکردایەتی ئاگادار بیتن. ئەو وەختی ئێمە پێمان ناخۆش بۆ ڕاستیەکەی چەندین ساڵ دوای ئەوە بۆ خۆم شخصی دەرکەوت کە دووربین بوو و ئەو دەیزانی سیاسەتەکە بەو شێوەیە دەبیتن کە دەبێ بە بەرنامە ئیش بکەین نەک بە ڕەتفعل و بە ئینفعالوانە. پاشان لە 74 کە شەڕ نزیک بوو بووە دیسان ئەو هەڵوێستی جیاواز بوو هەموو جوهوری خۆی سەرف کرد بۆ ئەوەی شەڕ نەبیت. ئەو وەکو کۆتری ئاشتی بوو وەکو پردێک بوو کە هەمومان دەمانتوانی بەسەری دابڕۆین بۆ گەیشتن بە ژیانێکی هاوبەش برایەتی ڕاستەقینە و بۆ ژیانی هاوبەشی ڕاستەقینە و بۆ ئیدارەکردنی ئەم وڵاتە. اخسيرك هبي ملازم بي نوفي عبد الكريم يعقوب دست كردادا بي قالت تصعولي وكي قلت نوارة تدفين جماعته يا شوي فدي كوجن وكي بجور كاتي قلت شني بهنوي هاد دست خوراكر قلت الله أكبر رجل السلام قلت شني بهنا مهات متوديتي بابا من رسالك نامك نفيس بي كرد دستويدا قلت أبا أزدفي نامي دمتا مدفت بجهني قيادة حكومة عراقي نبي حفتيك برقياك هاد بو جناب بارزاني ترحاب كرن بابا من بهات ناوي كودان استاندنا كبكن سيدة بارزاني فركرت ديف بابا مرا وعملنا غدي بين وبابا بلاس كاتو هندي دايكم ديف كات دي تشيكي بابا نارينا بخت خدي قلت أسألك بلازم مسألة خاصة بلكي أم بشين هندا دانو استاندنا قال حكومة تبكين من نفتن أف ملتها بسر بجتن بشخصية ناتوانی کەسایەتی ساڵح یوسفی لەگەڵ هیچ کەسێکی دیکەدا بەراورد بکەی بە ئاسانی نەدەکردرا
ئەو زۆر گرانبەها بوو. مفاوەزەی یانزەی ئازار 6 مانگ بەردەوام بۆ ئەو مفاوەزەیە 3 مانگی ناڕاستەوخۆ 3 مانگی ڕاستەوخۆ ئەوش لەگەڵمان بوو لە پاشا بوو بۆ وەزیری 4 ساڵ لە بەغا بوو ڕاستەوخۆ بەیەکەوە ئیشمانە کرد و ڕۆڵی خۆی ئەدی بۆ ئاشتی ئەوانە حفتة بابا مبي وزير بغداد أم مستقر بين وفترة حتى حفتة شهر بغداد وفترة يعني خوش ببراستي بابا مدف ما بي ولو ما قالنا ديت بيان سبيدل وزارة بي دا صفر تافا مثلا فراوينا كتخار وبشكت نفس داشتا مقري حزبيت مالي حتى شافي درنج وقتي عم مرحلة مدرسة أمنات قاشتين ببينين بس جمعة با عيدة الله أمبر بين عردك بهنوينات هاد عندما سيارة كتقال خو بتحبانية مثلا عندما بتكربلة ونجاف سد ثرثار سد هندي بيرام يعني وكي بيرامتتن أف جهة وكي أم قال درت كتنجي بو ما قال خوش بي چونكو هندي شويت هات دفيا بو ما خوش كتن يعني تشتي ما طلب كربا تقصيرينات كر القلمة لساڵی 1968ەوە ئەم یەکێتی نووسەرانی کووردە ئێمەی کۆمەڵێ گەنجی بەغدا و لەگەڵ مامۆستاکانی زانکۆی بەغدا ئیشمانتیا کرد کە لە دەی 1970 ئەمی ڕێکخراوە دروست کرا دەستەی دامەزرێنەر لە 11 کەس بوو جەمال بابان بوو بە ڕئیسی من مەسئولی ڕۆشنبیری بووم پاش مانجێ مانگوشتێک بانی ئازار کە دەرچوو هەندێ ئەدیبی کورد بە پێی زروفەکە تۆزێ یەکسەر جێڕەگۆڕن دوو ڕێی هەبوو ڕێیەکە بوو ئەو هەیئەی موئەسەسەیە بەردەوام بێت تا موتەمەر ڕێیەکیش هەبوو ئەوانە هەڵوەشێتەوە سەر لە نوێ هەیئەیەکی موئەسسەی نوێ دروستکەن سەیدا ساڵح لەگەڵ هێندە شاغ بوو کە هەفتا کە هاتبوو ئەو لەو ڕئیە بوو کە ئەم دەستەی دامەزێنە وەکو خۆی بڕوە مامۆستا هەژار و مامۆستا سەعید ناکام لەوە بوون کە ئەم دەستەیە هەڵوەشێتەوە دەستەیەکی نوێ دروست بکەن لە ئەنجامە کاکەمەم بۆتانی و خالێدیلەیران دەرکرد سەیدا ساڵح لەو حاڵەتە هیچ دەورێکی سلبی نەبوو لەو مۆزوعە بعد صدور بيان 11 آذار پاش دەرچوونی بەیانی 11 ئازاری هەفتە لە ساڵی 1970 لە نووسینگەی سکرتاریەتی کۆمەڵی قوتابیانی عراقی بڕیارماندا لێژنەیەک پێکپێنین بۆ سەردانی هەرێمی کوردستان و پیرۆزباییکردن لە کۆچکردووی گەورە مەلا مستەفا بارزانی وە بەڕێز مامۆستا شعبان داوایەکی پێشکەش بە بارزانی کرد بۆ ئەوەی هەندێک هاوڕێمان بەربدات و فعلەن ئەو پیاوە هات بەدەممانەوە نامەیەکی بەدەستی خۆی بۆ نووسین و نامەکەم هێنا بۆ مامۆستا ساڵح یوسفی خوا لێ خۆش بوو و داوای کردبوو کە هەوڵی خۆی بدات بۆ بەردانی هاوڕەکانمان لە لقی 5 خوارێ خۆشببوومان بینی لقی 5 وابزانم کەوتبووە سەر شەخامی ئەبوونەواس و فعلا ئەو پیاوە هەوڵی دا و بەشێک لە هاوڕەکانمان ئازاد کران وفعلا رجل تدخل واطلق سراح قسم من زملائي ئەو وەختە ئەو ڕێکخراوە هەمووی لەژێر چاودێری پارتی دموکراتی کوردستانە جوڵە کە سەیدا ساڵح هاتە بوو بە سەرۆک کاغەزێکی بۆ من و کاغەزێکی بۆ خالێدیلێر نارد ئەڵێ ئەوەی بوو حەزەکەین ئێوە بێنەوە ناو ئیشکردن و هەر لەبەر ئەو خاترەش ئێمە بڕیارماندا دەی دوو بکەینە ڕۆژی یەکێتی نووسەرانی کورد کە ئێوە ئەو ڕێکخراوەتان دروست کردووە لە ساڵی 71ەوە بۆ 74 کۆمەڵێک چالاکی ئەدەبی کرا یعنی هەمووی لەژێر سیری و هێمنی سەیدا ساڵح بۆ ویشانەکرا ئەتوانین بڵێن ماوەی زێڕینی یەکێتی نووسەرانی کورد سەیدا ساڵێکی کەسایەتی کوردی ناسرااو بوو بەڵام لە عینی وەختا کەسایەتێکی عێراقیش بوو بە حەقیقەت یانی لە کاروباری عێراقی ئیشەکرد
لا أنجمني أشتي عراقية إيشي كر هيئاتي الصداقة كلا بين العراق ودولتك رولي هبو وكسايتي تاراديش خارج العراق ناسراو يعني ناسيني هبو عالمي مثلا لبعض منظمات جهانيشة رولي خويدي وكو إنك أرشتي وكو أو علاقة لغل سوفيت وكو أو خوي هجانا ناجي ماڵی کابراایەکی وەزیرێک بوو تو هەست ناکردم کابراایەکی پلۆپایەکی هەبووە یا هەیەی طبعا هذا بيت صالح اليوسفي ئەمە ماڵی ساڵح یوسفیە خواعافی بکە پیاوێکی زۆر باش وەزیریش بوو تەنها یەک پاسەوانی هەبوو شخص واحد حماية ڕۆبێکی لەبەرا بوو بۆ ساڵی سێم هەرە و ڕۆبەم بینی دەبەریە کرد لەسەر بێجامەکەیەوە جارەوە بوو لەسەر چاکت پانتۆڵەکەش لێرە لە قۆڵێەوە هین بوو دڕابوو نەیەگۆڕی خۆ ئیتوانی بێگۆڕی یان نازانوان گوێی نادا بە شتانە حتى يطلع پیاوێکی زۆر باش بە ڕۆبێکەوە دەهاتە دەرەوە متواضع جدا کە سۆڤیەت و وڵاتانی ئیشتراکی پشتگیریان لێ کردووە وەکو مارکسیەک وەکو نەتەوەیەکی چەپ و نەتەوەی سەرکردەیەکی نەتەوەیە کە بەرەو چەپ دەڕواتن لەگە هەژارە و لەگەڵ دۆستی سۆڤیەتەوانەیە ساڵح یوسفیش بە دۆست ناسرا بوو ئەو ڕێکخراوەش منەظەمەی ئافرۆ ئاسیایی ئەوەش هەر پرۆسۆڤیەت بوو ئەو نائیبی ڕئیسی هینەی عێراقی بوو. دواتر باسیەکان وردە وردە پاشەکشە لە ڕێکەوتنەکە دەکەن بەڵام سەیدا هەر بڕوای بە شەڕ نەبوو بۆیە بەردەوام هەوڵی ئاشتی و ڕێکەوتنی دەدا دواتر حکوومەت هەوڵیدا شکست بە ڕێکەوتن بێنێت بۆ خۆم باسی کردەوە وتی پێم وتون ئەگەر چارەسەری کێشەی کورد دەکەن کورد ئەڕاتە شاخ و شەرتانەکا و ئەمجارە لە حەقی نایەن وە مەکەن کارێکی وا مەکەن ناچار بین بڕۆینە شاخ ئەمە بە سەراحەت پێوت پێشبینی هەبوو کە ئەو تەحالفاتەی هەیمانە لەگەڵ هاوپەیمانەی شۆڕشی کورد لەگەڵ دەرەوە هەندێک خوتورەتی تایە لە مستەقبڵا پێشبینیەکە ڕاست دەرچوو ئەمریکا پاشگەز بووە لە هاوکاری کورد ئێران پاشگەز بوو اتفاقی جەزایری کرد بۆ بێ من گەلە عیجز بی چونکو دەستپێکی گەلە محاولە کرد و ئەف شەڕە نەئێتەکردن هم نوف حکومت عراق جیکو و هم بو قیاده کردی جید کر گله که پینا خوش بی کو ام کتیم بن دست شاهی زانی هر گود شاه هر دیماهی که خیانت المکتن باوریا خو ابت نب شاهی هبی نب امریکا هبی هر گود توانا که چوا غدر القاضي محمدي كرن دي روجك دي غدر الماجي كتن افشاهها راستي حكومة العراق جيت وقتي دال دانوستاندنه ديسا غرور كرتبين وبشتي 4 سالا حال خوباش كربين قالتشت بو سيداي نمر بارزاني اويدي كر قوته هكر اكشوانجي قوته هكر جنابت اويدي بكتن از دارا دي چين روسيا دي محاولة كن کو افریقا فتنما بسکنینن بله والله براستي بخوش بسيدايا بارزاني بفئويدي اقتراحه بس وقت غلط طنق بي تناند لو وقت يجدا او رأي وابو كا بيوز دكا شورش تنيا احتمال لسي ايران نكاتن خطر او بيوز دكاتن كا بيوندي بكن لقل يشتي سوفيت بيوندي بكن لقل بريد تشابو او انو يعني باوري بوي نبو كا يملو خۆمانستا کە ڕاستە ملت هەموو لەگەڵ مان بوو دەتوان بڵێم ئەو وەختی 100,000 پێشمەرگت هەت چەکدار بڵاو بووە. هێزی پێشمەرگە لە سەرکەوتن بەردەوام بوو باسیەکان لەگەڵ ئێران بە تەنازول لە بەشێک لە خاچی عێراق بۆ شکستی شۆڕشی کورد ڕێکەوتنامەی جەزائیر مۆر دەکەن و ئێران و ئەمریکا پشت دەکەنە کورد. پاشەوەی بزوتنەوەی کوردی تووشی نسکۆ هات لە ساڵی 1975دا ساڵح یوسفی نەڕووخە
بە باوەڕێکی پتەوەوە درێژەی بەکاری خۆیدا و بزوتنەوەی سۆسیالیستی کوردستانی دامەزرا. لە دوای 75 و لە دوای نەکسەی شۆڕشەوە ئیتر ئەو پەیوەندیانە دروست بوو لەگەڵ سەیدای نەمەر. مەجموعەیەک لەو هەڤاڵانەمان کە لە خواری عێراق لە دوای شۆڕش هەمویان نەفی کراون بە خواری عێراق. ئەو خۆی لە بەغدا بوو و وەکو فکرەیەک کەوا چی بکرێ باشە ئەو کاتە لەوە دەستی پێکرد بۆ دروستبوونی بزوتنەوە و پەیوەندیەکان زیاتر لە ڕێگەی ڕێخستەکانەوە بوو. ڕێخستەکان ئەو کاتانە زیاتر شەید عەلی هەژار و شەید کاردۆ گڵاڵی و پاشان لە ڕێگەی شێخ محەممەدی شاکەلیەوە هەبوو لە 22 چوارەوە دەستی پێکرد 475ەوە وەکو فکرەکە دەستی پێکرد. بەڵام دوایەوە لە مانگی 5/76دا کۆبنەوەکان دەستی پێکرد. پاشان لە مانگی لە 76 قەراری ئەوە درا کە دەستەی چەکداری دەست پێ بکاتەوە. ئەوانە سەرەتایەک بوون حکوومەتی عێراقیش ئەو کاتە ڕژێمی بەعز کە نەمانی پێشمەرگەوانە بە عارزەی خۆی دەستی کرد بە گرتن و کوشتن و نەفیکردنی هەتا ئەو کوردانی کە وعدی پێدان بیانێنێتەوە لە جێی خۆیان دایانبنی هەمووی بۆ خواری عێراق نەقلکردن چەند ماڵێک بۆ شوێنێک. ئەوانە وای کرد کە زیاتر پەلە بکرێت لەوەی کە دەسەی پێشمەرگەوە دەسەی چەکداری دروست بکرێتەوە لە کوردستان. کاتێ ئێمە لە شار بوون سەیدا سەڵاح پێوتم عەزیز لەگەڵ ئێمەیە، ینی پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ سەیدا هەبوو. عەزیز وەزیر بوو وەختە وەزیری دەولە بوو لە حکوومەتی عێراقیە کە پێوتم وتم حەزەکەم جاری داهاتوو کە هاتم بانگی کەی ببینم. وتی زۆر باش. کە چوومەوە عەزیزی بان کرد بۆ دیدارەکە کاک عەزیزمان بینی. عەزیز وتی من ئامادەم ئێوە چی ئەڵێن بیکەم. من اقتراحێکم کرد بۆ سەیدا ساڵح و بۆ کاک عەزیز. وتم کاک عەزیز تۆ ئێستا وەزیری دەولەی، من بەڕێی من پێم باشە تۆ بڕێتە وڵاتی سێم بڕێت وڵاتێکی عەرەبی لەوێ ئیستیقاڵی خۆت تەقدیم بکەی. ئەوە ئیعلانێکە بۆ خراپی ڕژیمەکە و لەوێ خۆت بناسێنە وەکو نوێنەری کورد خزمەتی هەموو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بکە. ئەرکی یەکەمت ئەوە بێ، ئەرکی دومیش بە نوێنەری حیزبی سۆسیالیست لە وڵاتە و علاقاتمان بۆ دروستکە. سەیدا ساڵح فکرەکەی منی زۆر زۆر پێ باش بوو کاک عەزیزیش قبوڵی کرد. ئەفڕەسۆی لێ دوی حەمید دەف مبین من بخونە گوتە برای خوشێرزاد ئەن دایکەمە بسۆژینت ترسە دایکە من بەس ئەفڕەسۆی لێت خاص نەمە هەرگرتن وەکی دانا من گوتنا من زوزۆم بەشێرە کەسی پێ نازانی حەزب سوسیالیست ئەو دامەزراند بۆ بێ من 76 شۆڕشی چەکدار لە کوردستانە نەماوە. بەشێکی چووبوونە ئێرانەوە، بەشێکشی هاتبوونە عێراق و بەشێکی دوور خرابوونە بۆ خواروی عێراق و نسکۆی شۆڕش مانگی 3/75 بوو، مانگی 6 و 7/75 و ئەوانە بوو. لە بەغدا کاک ڕەسوڵ مەمەندم بینی، کاک ڕەسوڵ مەمەند و کاک عەلی هەژار. باسییان بۆ کردم کە ئەوان گفتوگۆیان کردووە پێشتر لە ئێران کە بزوتنەوەیەکی سیاسی دامەزرێنن و کەسێک دەستنیشان کراوە وەکو ڕابەر یا بیرمەندی ئەو بیرۆکەیە و کەسەش سەیدا ساڵح یوسفیە کە ناویان هێنا من یەکسەر دڵم خۆش بوو بەو بیرۆ چونکە ئەو پیاوە ناسی پێشترەوە گوێم لە پێشبینیەکانی بوو و بە پیاوی حەکیم مەزانی و داوایان لێ کردم سەردانێکی بکەین لە ماڵەکەی خۆی. پێکەوە لەگەڵ کاک ڕەسوڵ و کاک عەلی هەژار سەردانی کاک ساڵحمان کرد لە ماڵی خۆی لە حەیە شورتە. لەو دانیشتنا باسی ئەو شتانە کرا باشترین ڕێگە چییە بگرینە بەر بەوەی بتوانین دیفاع لە میلەتەکە بکەین. سەیدا زۆر پێدا ناگرت لەسەر شۆڕشی چەکداری. ئەیگوت ئەگەر ئیمکان هەبێ ئەم دەسەڵاتی ئێستا دەسەڵاتی بەعەز ئامادە بێ گفتوگۆ بکە ئەم کەلیمەیم لەبێرە ئینقاز ما یمکن و ئینقازه. ئەیوت ئێستا دەستیان کردو بە حەملەیەک بۆ ڕاگواستنی دانیشتوانی کوردستان هەر لە زاخۆ هەتا خانەقین خەڵکە هێنە ئەیگوازنەوە مەناتیقی خوارەوە و ئەیانەوەی ئیبادەی کورد بکەن. ئەگەر بتوانین ڕایگرینە مۆزوع بە هەر شێوەیەک بێ پێم باشە. چەندین نامە ئاڵگۆر کرای لە بینی سەرکردایەتی شاخ و خۆشی لە بەغدادە مەسایلی فکریش باز دەکرا لەگەڵیان. یەک لە نامەکان کە من خوێندومەتەوە دەڵێ کۆمەڵی مارکسی لێنینی کە لە ناوێچێتیە ئەوان خۆیان بە مارکسی دەزانن. قیادەی مۆقەتی پارتی دیموکراتی کوردستان تەبەنی مارکسی لێنیان کردبوو
حزب الشيوعي العراقي لقى بعسا تكتشو بركان تكتشو أوانش هادمونشان أوانش ماركسين إما بزوت نويتش ديمقراطين مسألة كمان أساسا كي مسألة نتوية درباري شورش وعلاقاتي بزوتنەوەی سۆسیالیست بە پارتی دیموکراتی کوردستان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە حیزبی شیوعی هەڵسوکەوت چۆنە بێ بە ئێران بە عێراق وجهنظري ئێمە ڕێخستنی ناوخۆ وجهنظري شخصی خۆی لەو نامایە. لكن صالح اليوسفي كان أكبر من أن يحجم. صالح يوسفی لەوە گەورەتر بوو لە قاڵبی بدەیت. سەدام حوسێن لە ڕێی مخابراتەوە زۆر هەوڵی لەگەڵدا. بەرزانتکریتی خۆی چەندین جار سەردانی ماڵی ئەوی کرد بۆی ڕازی بکەن یان ڕێی لێ بگرن یان بیبەرە ناو حیزبەوە. دوایین جار ساڵی 80 بوو کە من سەردانم کرد. پێی گوتم کە دووبارەی نەکەمەوە لەبەرەوەی ماڵەکەی لە ژێر چاودێریدا بوو. لأنه البيت مراقب. زۆرتر لە ماڵی کاک عەلی هەژار کاک ساڵح لە حاڵەتی زۆر زەڕونا بە نابینرا. لە ماڵی کاک عەلی هەژار ئێمە یەکتریمان دەبینی چونکی داینەمۆی کاروباری بزوتنەوە بەڕاستی عەلی هەژار بوو. ئەو فترەیە باسەکەم ئەو فترەیە 76 و 77 کاک عەلی هەژار کاک ساڵح بینی و ئێمە کاک عەلی هەژارمان نەبینی. أما ماين المال دينوين تحت مراقبة جبري وكيد بيجن دو كسش أمن المال بين القدام هوانا بين هر بردوام الويرت نفستن أو بين حتى كسك هاد بس حبا بمكربانا في نفيسين يعني بشك بدي ما هيك بشتي طبيعتي بابا مديتين كانت إنسانك مسالم أو بي وبراهيم الشيرزاد شي موجود بي يعني بعمر إبراهيم شيرزادي بين تقريبا هماشتي صداقتك إنه بينوان شبي يعني براستي قلا معجبين بوب مفاو بشيرزادي فا صالك كيش الدفمة تي أجزانم ووديت ناشترم دريكم دعي كاك صلاة باسي كوتي وين رائدة لأمن عام وديت زاني بوي بما يجارك سردان مكرد وحزش معنا كل أو فترة كمان الروم كسي لنا به اتر أوا برسائل من كروتي تو چۆن هاتووی بۆ ئێرەوە منەوە لە سلێمانی و هاتم لە جامعی سلێمانی و ئوتروحەیەکم هەیە دەربارەی مەلای جەزیری و سەیداش خەبیرە لەو مۆزوعانەوە زۆرتر شیشمان هەبوو دوای بڕات تحقیق بکە لە مۆزوع بڕاتە جامعی سلێمانی و بزانێ هیچ ئەسڵ ئەساسی نییە مۆزوع باش بوو نەیان کردو بخودي بابا من طبيعتي وصبي إنسانك هادئ بي وبصبر بي يعني تشتت خود كرن تخطيط كرن لسنات كرل تشتي لماني آبي 1976 بزوتنەوەی سۆسیالیستی دیموکراتی کوردستان دروست بوو بە یەکەم بەیانیشیان دەرکرد زیاتر شەید عەلی هەژار و شەید کاردۆ گەڵاڵی و ئەوانە پەیوەندیەکان لە ڕێگەی ئەوانە بوو زیاتر و پاشان لە ڕێگەی کاک شێخ محەممەدی شاکەلیەوە بوو تەرتیباتی خۆمانە کرد مەسەلا ئەو نامەی نووسراوە لەو کتێبایە ئەو نامانە خۆمان وەرمانەگرت لێ خۆمانەمان پێچایەوە خۆمانەمان پێچایەوە و بە تەریقی خۆمان ئەمان شاردەوە لە ناو ئۆتۆمبیل لە ناو جلوبەرگا لە شوێنی ترا باشاردەوە تەمانگایانە مەحموودی حاجەمانەش ئەوەی برد نامەش کە هات ئێمە خۆمان سەلامەتی نامەکانی خۆمان نەزانی ئەو کاتە بزوتنەوەی هێزێکی ئەساسی بوو لە کوردستان حتا مەفرەزە سەرەتاییەکان مەسەلا لە هەموو ناوچەکانی کوردستان بزوتنەوە ئەکسەرێتی هێزەکان بوو ئەو وەختی لە ڕاستیدا بە تایبەتی لە شاخ ململانەیەکە زۆرتون بوو لە نێوان هینەکانم جەوەکە جەوەکی چەپی بوو برادەرەکانمان زیاتر هەوڵیانەدا مەسەلا حزب مەسەلا بە حزبێکی زیاتر مارکسیلینی ئینکرێت ڕەتفعلی ڕێکەوتنامەی جەزائیرش بوو کە شای ئێران و ئەمریکا و تورکیا و هەموو ئەو دەوڵەتە پێیان دەوترێ ڕەجعی بەشدار بوون لەوەی کە ئەو ڕێکەوتنە بێتن و شۆڕشی ئەیلول نەمێنێتن لەناو بن سەیدا دوور بوو ئەو کاتە تەنها بە نامەکان ئەیتوانی مشارەکە بکە لە نامەکانە ئەڵێ ئێمە نوێنەری تەنها چینێک نین نوێنەری هەموو چینەکانین لە نامەکانی تاکیدی لەسەر ئەوە کردوتەوە بۆیە بێ حزبێکی دیموکراتی شۆڕژگەری کە بتوانێت هەموو چینەکان تێدا بەشداری بکە. بۆ کێشە فکریەکانیان ڕەسوول مەمەند لە یەکێ لە دانیشتنەکانی سەرکردایەتی سۆشیالیستدا ئاماژە بە نامەکانی سەیدا وەک ڕێچکەی فکری حزب دەدات و دەڵێت بیر و بۆچوونی هیچ هەواڵێک لە ناو حزبدا سنووری بۆ دانانرێت دەکرێت کەسی بێلایەن وەربگیرێت و هەڵگری بیری نەتەوەیی بێت ئێمە باڵی پێشکەوت و خوازی بزوتنەوەی کوردایەتین ئێمە چەپین باوەڕمان بە هاوپەیمانەتی هەیە پاشکۆی حزبی شیوعی عێراقی نین
صالح يوسفي تشبوا بمعنى ماركسينا تشبوا بمعنى لقى هجار بو لقى الجوتيار بو لقى دابين كردني عدالة بو بداخل برادران شاخ ونامين بشان كوادر نداوة على حزب ماركسي لني هيا وخوانية حزب شيوعي عراقية حزب ماركسيتي كردي شيء وكومالير ردراني كردستاني ما حزبكي سوسيال ديمقراطي ديمقراطي اللي يكره ولا مؤتمر اللي يكره مليون ابوي دواي ئەوەی کە بزوتنەوە لەگەڵ کۆمەڵە کەوتنە گفتوگۆ لەگەڵ یەکێتی نیشتیمانیی کوردستان کەوتنە گفتوگۆ لە نیمچەبەرەی یەکێتیە یەک بخرێن ئەوە مەسەلا چل یەکێتی نیشتیمانیی کوردستان چ کۆمەڵە ئەوان خەنەعەتیان وا بوو ئەبێ دیموکراتەکە لە بزوتنەوە بکرێتەوە بەیان یانوت ئیمپریالیزمی دووهەمە ئەو کاتە یاخود مەسەلا سەرمایەداری دووهەمە و ئەو نامەیە ئەگەر بکراتە بنەڕەت بۆ سیاسەتی بزوتنەوەی سۆسیالیست و حزبی سۆسیالیست کۆمەڵێک کێشەکەەوە پێویست نەبوو بچینەوە چون ناوە هەفتێ و هەشتێ وەکی قمە عەرەبی چێبی پشتی کام بدێڤێدێ مانێ بەغدا تەعوا کردبین دیسە ئەمنی هاتم بۆ بێمەگرتن ئەو لەحظەژی گەلە نەخۆش بی بوو مەبشەف هاتنە دیفرا گرتن طول فترة قمة قرتنا ديننا أمني لم يتكن له علاقات في داخل ئەو تەنیا پەیوەندی لەگەڵ عێراقیەکان باش نەبوو باڵکو پەیوەندی باشی هەبوو لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتیش وەک سەرکرداتی یەکەتی سۆڤیەت و حیزبی کۆمونیستی سۆڤیەت پەیوەندی لەگەڵ یاسر عەرەفات هەبوو ئەنوەر سادات و حافز ئەسەد هاوڕێی بوون بیهێنە پێشچاوی خۆت کاتێک کۆنگرەی لوتکەی عەرەبی لە بەغدا بەسترا پاش سەردانی ئەنوەر سادات بۆ ئیسرائیل حکوومەتی عێراقی بۆ ماوەی مانگێک ئەوی خستە زیندانی ئەمنی عامەوە معمر قەذافی بی خو ياسر عرفات جي علاقتوي بوش بي كلبو بما ترسیان هەبوو ساڵح یوسفی پەیوەندی بە کەسایەتی یان سەرکردەکانی عەرەبەوە بکات بۆ ئەوەی دەنگی میلەتی کورد نەگاتە ئەو کەس و لایەنانەی هاوسۆزن لەگەڵ گەلی کورد لە ڕووی هاوسۆزی و ئینسانیەوە خۆی لەم کوردیا ئەڵێ ڕیشسپی و براگەورە کاک ساڵح بوو لە دانیشتەکانەیە ئەو زمنن هەڵبژێردرا بوو هەرچەنێت قسەی لێ نەکرا بەڵام زمنن ئەو براگەورەی ئەو جۆرە دانیشتانە بوو کە حزب سۆسیالیست دانرا چێ بتە سکرتێر تەبێ لەبەرەوەی کە ساڵح تەوان هەم ئەزمموی هەمیش موەسسە هەموو ڕێککەوتین کە ئەو سکرتێر بن ئەگەر چی هەندێکمان پێماوا بوو کە ئەو لە بەغدایە پێی ناکرێتن بە شێوەیەکی نهێنی سکرتێرماندانەنا کارجۆرێکماندانە سێ کەس بوو کارجۆرەکە کاک ڕەسۆڵ بوو کاک دکتۆر مەحموود بوو کاک داری عەلیوالی بەگ بوو ئەو سێ کەسە قیادەی حیزبیانەکە وەکو لەژنەیەک بەڵام تەوجیهاتەکە هەمووی لە سەیداوە هات ئاسانتر بوو قبولکردنی ئەوەندەی من بزانم پێوا بوو هەتاوەکو نێتە دەرەوە ئەو ئەمەلیەن سکرتاری پێناکرێت بەڵام ئێمە هێشتمانەوە وەکو شتێکی ڕەبزی مۆتەمەر لە شاخەکرا ما ئاگادار بن کە مۆتەمەرە بەسرێ لە ڕێخستنی ناوخۆ کەس بانگ نەکرا بۆ مۆتەمەرەکە ئەوەی کەیمە سەرپەرشتیمان نەکرد لەبەر وازە ئەمنی بانگ نەکرات لە کۆنگرەیەک سکرتێر دیاری نەکرا کە سکرتێر دیاری نەکرا ژمارەکان لەوە زیاتر بوو لە 1920 کەس هەڵبژێرا بۆ سەرکردایەتی دوانیان دیار نەبوو لەوانە حکوومەتیش گومانی کرد لەو مۆزوعانە هەموو بە ئیجماع دەنگیان پێداین هەڵبژێردرایان بە ئەندامی سەرکردایەتی حزبی سۆسیالیستی کوردستان و لەوە بەدواوە بوونی ئێمە و بوونی سەیدا ساڵح یوسفی وەکو سەرکردایەتی وەکو ڕابەری و حزبە شەرعێتی وەرگرت تاکید ئەمە بڵاوە بێتەوە کە بڵاو بۆ وردە وای کرد کە حکوومەتی عێراقی ئەو گومانانەی کە هەیە بوو لەسەر سەیدا ببێتە واقع و دوای مۆتەمەرە و مۆزوعە کەوتە سەر زارە پیاوێکەیە سەری حزبەکەیە پیاوە پیرەکە پیاوە خوێندەوارەکە وەزیرە کۆنەکە ئاشکرا بوو کە ئەو سکرتێری حزبە و حکوومەت بیستیان کۆنتترۆلی بکەن بەڵام نەچۆ ژێرباریان بەرنامەی دانەکە بێتە دەرەوە بۆی ڕێک نەکە ئەوە یەکێتر خراببوو لە دەرەوە بچێتە سووریا لە سووریاوە بێتە دەرەوە ئەوەش بۆی ڕێک نەکەوت وە ڕەنگە هەندێکی علاقەی بە کێشەی خۆیان ماڵ و خێزان و هەندێک لە مناڵەکانی لە دەرەوە هەندێکی ئەی خوێند و هەندێک ڕەنگە ئەوەش ڕەنگە یەکێک بوو لە کێشەکان زۆری حام لێ کرد هەنی گەشت بۆ دەرەجەی ئەوە ناخۆشم کرد بۆ ئەوە پێمەوە تۆ دانیشتێتتر خەتەرە ئەنئسان وەز ئەخوێنێتەوە وتی شەوکەت ئەقراوی برادرمە قەولە ڤیزەیەکم بۆ وەرگێ لە مسر سەردانێکی مسرەکە من خیارێکم خستە پێشوتم
کاک ساڵات تۆ بە تەمەنی ئەگەر مەسلەی ڕێگەبان تێ من زەمان تەدەمێ بۆ ئۆتۆمبیلت مە بەستە سێن لەوێشەوە وڵاخت بە پەیاکەین 2 ساعت ڕێگەیە بۆ قەندیل ئەدبێن بۆ قەندیل وەگەیتە قەندیل ڕازی نەبوو وتی ناتوانم سواری وڵاغ بووم ساعتم باش نیە تەمانە وەختە عمری 75 بۆ پێم وایە وتم باشە من دۆست و برادرمە لە حدود ئێرانەتکەن بەو دیوە تا قەسیشین لێەوە بۆ ئۆتۆمبیل وشت بڕۆ وتی جارە ئەمێنمەوە هەر وەختی وەزعەکە لە بار بوو بەس شێوەی زۆر تەبیعی سواری تەیارە بمەڕۆم وڵاتێکی بەس ئەوە چاودێری ئەکرا ئەمە بینی ئەو بینی دوو کەس سێ کەس چوار هەر باس کراوە قابل بە تاکیدەوە شەڕی ناوخۆ بوو لە شەڕی ناوخۆدا شتانە ژەوتراوی نەتیجەکەی وای دەهات کە یەکێک لە سەبەبەکانەوە بوو بە تاکید سەیدا یوسفی لە بەغا مەسەن جار چوو حەفلەی سەفاری سۆڤێتی بۆ چوو خوازان لێ چی وتوە ڕەنگە مخابرات خۆی ئاخن بێتە ناو ئەو خەڵکانەوە کە چووە بۆ لای سەیدا مەسە پیاوێکی پاک بوو کە خەڵ ڕۆیشتە ماڵەکەی قسەی لەگەڵا کشتی لەگەڵا بازە کرد حکوومەتیش کە بە وردی مراقبەی شخصێکی کرد هیچێ بە دوایە ینی ممکنە بەوی هەبوو بێن ژەڕی ناوخۆ خەڵکی یەکتریە کوشکە یەکتریە کوی بە تاکید قسەژەکە خۆ قسەکە لەو یەکوشتنەکە ئینتر نییە کاریگەرتر نییە هەرچەند زۆر محاولمان کرد زوو دەرچێت لە بەغا تا شەیدیان کرد ینی بوو بە قوربانی خۆی مەسئولی هەموو ڕێخنەکانمان لە سلێمانی شەید جەمالی حەمەد و خوڵە گیرا ئەو ئیعدام کرا شەید مەجید گیرا ئیعدام کرا شەید کاک نیزامەدینی گلی گیرا لە ئیعدام دەرچوو کاک حەسەن عوسمان گیرا ئەمانە هەموو لە بەغدا لە دەوری سەیدا بوون هەمویان گیران دوای ئەوانە سەیدا شەید بوو پیاوێکی خوێندەوار بوو ئەنی ئەنواع مجلات و جرائیدی بۆ هات لە سەفاراتەوە بۆ هات لە دەرەوە بۆ هات ڕزمەی بۆ هات هەمووی کردەوە ئەی خوێندەوە هیچ حەزەرێکی نەبوو خۆی دەرگایە کردەوە جارێکە من گوت دەدەمە ستاندژێ جارێکی وی ستاند کرد دەستێم دەگوت بۆ بە نزاوە دیارە تشتێکی بوتە بەلکی هاتی من گوتە ئەس دێڤەکەم کەبەری خودمێ کۆچیە بۆ بێ من بچەکە بشکەت بێ فترێدا لە ساڵی هەشتاویەک لە مای 5 لە 12 کۆنگرەیەک گیرا لە دەوڵەت و لە کۆنگرەی یەک جارێکی تر سەیدا هەڵبژێرایەوە بۆ سەرۆکی بۆ سکرتێری حیزب لە 25 شەشە ئەو تیرۆریان کرد اختیاریان کرد زۆر بە سەراحەت قسەیە کرد انتقادی هەرەوە نەبوو بڵێ من ڕابەری حیزبێکم تەمان ئەو ڕابەری حیزبێشە من تصورم وایە دەرەچێ ینی تۆ ساڵێ دوو ساڵی خایان براسی شارع هذا ئۆتۆمبیلی ئەمنەکان لەسەر سوچی کوڵانەکە ڕاوەستا بوو پرسیارم لێ کرد ئێوە چی دەکەن لێرە وتی ئێمەیشی خۆمان هەیە یەکسەر لە وڵامەکەی تێگەشتم چێ ئەم دەرگایە لەو کاتەدا دەرگایەکی بچووک بوو دوای فرۆشتنی گەورەکرا من هذه البابات صغيره بهالحجم هذا مع الأسف أفي نقلاسية درجة قطاي بابا متحدي قدابي هوالا كم دف مبي مدرس نشادان مو قلت بابا درجها قلت بلا بابا عوض ديشم هما وي بهنا من بردارو كرجي دوي لحظة دا مدفي أصمت ما أنبم أفكيا من سرچوفت وي جامري ناديتن بس مديت بابا مجي لا دي سطر دك الدستي دا بس وكي وي ثانية من بري خدايا أصوصت بين حكى بابا من توقيعه كجيت كتن متأكد بنكو بابا من استلام كري السلامة طرد قال له هذا من ابنك من الخارج کوڕێک هاتوو نامەیەکی دایە دەستی ساڵح یوسفی وتی ئەم نامەیە هی کوڕەکەتە لە دەرەوەی وڵات ساڵح یوسفی بە تامەزرۆیەوە نامەکەی وەرگرت چووە ژوورەوە نانا لێرن ئیمزای کرد و تەقینەوەکی گەورە بوو کوڕەکە بە پاسکیل بە خێرایی ڕۆیشت و بۆی دەرچوو براسی شارع هذا بالضبط وي لحظة دا من پردەگرت و ئەس دۆچم هەمە دوو پێنگاف مهاوێتن و ئەو تەقێنی چێبیە جامد ما طول حميش كاستبين تقريبا اما من تحملنا كر براستي على صوت ما بردر كه طارمه مديت وصب بابا مدريش كري خوشكا من هافي
وديكم السربين. وحزبی سۆسیالیست ئەوە بەیانی دەرکە یەکەم بەیان کە ئەڵێ سەیدا دامبدرێنەر و سکرتێری حزبی سۆسیالیستی کوردستان. فلان کەس وتوێتی فلان کەس وایە نییە بەس قسە و باس هەیە بەس نامەوێت بگەڕمەوە. من بە تەبیعی ئەزانم تۆ کە مەسئولی تەنزیماتێکی بەو حەجمە پێشمەرگەت هەبێ ڕۆژانە عملیاتی عسکەری دژی ڕژیمێ بکەی خلافت هەبێ لەگەڵ ئەترافی ترا لەسەر ساحەکە خلافت هەبێ تەبیعیە بەو شێوەشتە بزانرێ علاجی ئەوەیە نەمێنیتەوە لەژێر ئەو چەترە نەمێنیتەوە. داوا لەسەر چێ قەیدکە و بەعز نەماوە تا داوای لەسەر قەیدکەی یانی. دکتۆر محمود خڕ تشتا زانتن نکە يعني بوچی ئاشکارا ناکەتن. معلوماتم نییە من. ئەس مستەغربم في تشتی يعني لازمە هەڤەڵێ تویفان تشتا دەست دەچێتەر زانتچەوە ئەوێ دیکەتن. معلومە کە حکوومەت شەیدی کرد و هیچ پێویست ناکە بە دوایە بگەڕێم بەڵگەش ئەگەر بدۆزێتەوە چاتر یانی ئەگە هەوڵ بدەن. فرسويلت بابا متوري خب ديه يتنفيسين بحروفات نوفيتوانا. نعم تايسا إجماع دز نكود ومنيش ما نكود أو دواي أول طبعا خانويكي أبو مالكي أبو لبغداد مالكش يعني يمكن مساعدة لك كذا. جيانا خو يا ما أبي ديكر بوهندة يعني واجب كردابي بسيار كربان. والله زور كسي قواعد هر أونية يعني زور كسي شيء ديش بو خواتشي قرور كز نايشي نبا. هذا بيمشي تغيير نبيه تغييرك نبيه بو مشروعي وكردو شو تغيير بيه بالعكس بخدي افت امنيت بارجي تقدير بابي مقالات كرن حاميه توزي السيستم كمان سقطه يعني لو شتانا زور مزبوط نين يعني العلاقه الملفوي بيننا ندري تفاصيل حادثاوي والله بتمزون مولا صالح يوسف ياو بترج بالصلاه زي فيري خد دايمو قدام الظلام نزلنا جورها اجونا جنكا كبينا بيلاجنا دار كافت كيف كنتم قال كيف كان صالح خد في محلات شمشولي تيمو غير ساعات كنا مؤبد من هذا دار كون روجا كشوتي فاكرنا هم انا بيوندي مجاري كجمه تزاخوانا ديوما وجمه معاويه ديوما بس ما وياك من نشوين بونا وانا ما ديوان خدي چنكو يجيك تجاره بسياره ما نكريا هم جارك زياره دايكو مكر بله من اقول بيا جارك مثلا وكي برايم ساخلاوين خوگهان دیه آن بسیارا ما که چکا کریا که کشت ویل کرنا. معدل سری لطیفه خان من داخل زانی سیدا چند جارک سردار من کلو لزاخو لمالکی خوانو. پشتی من کتاب بابا خود چکری ویجی کتابک خو اهدا کر بی بومن. هم کوری ایمه میجو باوردین نمسراو توا زوجته لمیجوا کراو باز نکراوا. خسارة صالح اليوسفي. لە ناوبردننی ساڵح یوسفی زەرەرێکی گەورە بوو بۆ یەکسانی بۆ لێبوردەیی بۆ هوشیاری فکری و بۆ حەزی پێکەوە ژیان ڕسم و بوون و کتێبەکانی و شتەکانی کە لەسەر نووسراوە ئێمە هەمیشەکاری لەسەرەکەین و پیاوێکە کە ئێمە شانازی پێوەکەین بۆ حزبی سۆسیالیست. ئەگەر سەیدا بمایە حزبی سۆسیالیست ئەبووە حزبێکی بەهێز و دەوریشی ئەبینی بۆ نەبوونی ڕوونەدانی شەڕی ناوخۆ لە کوردستانە. چش ئەو شەڕی ناوخوانەی لە شاخ ڕوویدا چ ئەو شەڕی ناوخوانەی لە شار ڕوویدا پاش ڕاپەڕی. صالح یوسفی بەهەژاری لەدایک بوو بەهەژاری ژیا بەهەژاری مرد. ئومێد بۆ ئاشتی و ئازادی لە نامەکانی سەیدا بە زیندویی ماوەتەوە بەڵام ئەوەی جێداخی گەورەیە خێزان و هاوڵی زەحمەتکێشی خەباتی ئەو عارفە ئێستا لە دواساتەکانی ژیانیدا لە بێدەنجی و تاریکی ماڵێکی سارد و سڕدا لەو بڕی نائومێدیدا چاوەڕوانی دوامەنزڵە و تەواو نەفرەتی لە ژیانی ئەمڕۆ کردووە.